بۆ داگیرکردنی گەرمیان حەشدی شەعبی ڕێکەوتنی لەگەڵ باڤڵ تاڵەبانی کردووە و نیاز وایە سلێمانیش داگیر بکرێت. بەیانی ئەمڕۆ هێزێکی زۆری حەشدی شەعبی گەشتە گەرمیان و بیرەنەوتەکانی گوڵەجۆیان داگیر کرد و دەڵێن ئێمە بە ڕێکەوتن هاتوونێتە ئێرە. فەرماندەیەکی حەشدی شەعبی دوای هاتنی هێزەکەیان بۆ گەرمیان ڕایگەیان ئەوان ڕێکەوتنیان لەگەڵ باڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی کردووە و هەریەکێتی بووە ناوچەکانی ڕادستی ئێمە کردووە. دوو سەرچاوەی تایبەت لە وەزارەتی پێشمەرگە و سوپای عێراق ڕایانگەیان ئاگاداری هاتنی هێزەکانی حەشدی شەعبی نەبوونە و ئەمەی کراوە بە پلان بووە. هەر لەسەر ئەم ڕووداوە دکتۆر محەممەد ئیحسان ئەکادیمیست و سیاسی ڕایگەیان کێکێتی ڕێکەوتنی لەگەڵ حەشدی شەعبی کردووە و ئەوان خەریکی پلانگەڕان و سناریۆ دروستکردنن. ئەو سیاسیە ڕایگەیان ئەمە ڕێکەوتنە دەمێکە کراوە و یەکێتی بۆ بەرژەوەندی خۆی بە بێبیرکردنەوە لە کوردستان و خەڵکیە و ناوچانە چوەتە ڕێکەوتن لەگەڵ هێزەکانی حەشدی شەعبی و گروپەکانی دیکە و ڕێیان کلدانی. حەشدی شەعبی تاوەکو نیۆڕۆی ئەمڕۆ سێ گوندی ناوچەکەی داگیر کردووە و پلان وایە تاوەکو ئێوارە چەندین ناوچەی دیکە داگیر بکات.